لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزنا خوشحان لوانەی 227 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیواداری ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الدين عند الله الإسلام وما اختلف الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ومن يكفر بآيات الله فإن الله سريع الحساب. بەڵێ خۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردووش کەمێک لە خزمەت ئەو ئاتە پیرۆزدا بووین، واتە بە کورتی بەبێ گومان ئەو دینەی کە لای خوای گەورە مەقبولە و لە بەندە قبولی دەکات تەنها ئیسلامە. وما اختلف الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم. واتا أهل كتاب کاتێکەوە خلافیان لە نێوان دروست بوو لەبەر ئەوەی نەبوو بێعیلم بوون، بەڵکو عیلمیان هەبوو، بەڵام بە سەبەبی بەغی و زوڵم بوو لە نێوان خۆیان. هەر کەسێکیش کوفر بە ئاتەکانی خوای گەورە بکە، ئەوە بە تەئکید و بێگومان خوای گەورە سەریع الحسابە. بەڵێ خۆشەویستان، إن الدين عند الله الإسلام. أو ديني كلاي خواي گەورە معتبرە و لە خاوەنەکەی قبول دەکرێت لە ڕۆژە قیامەتە ئیسلامە، کەواتە خوای گەورە تەبلیغمان دەکا. هیچ کەسێک نێتە ڕۆژی قیامەتێ بەبێ ئەوەی کەوا مسلمان بووبی، کەواتە کەسێک کەوا بگاتە قیامەت غەیری ئیسلامی پێدین بی، خوای گەورە لێی قبول ناکە. فلن يقبل منه. وەکو لە ئاتێشتر هەر لە سوڕەتی ئالی عیمران دەفەرمێ لێی قبول ناکرێ. کەواتە هەر کەسێک غەیری ئیسلام بەرنامەیەکی پێڕاست بی، ئیتر بەو بەرنامەیە پەیڕەو بکا لە ژیانیدا، هەتا لە دنیادا خوای گەورە لێی قبول دەکات بەڕێوەی وەکو تاقیکردن، بەڵام لە قیامەت لێی قبول ناکە. ئەوە تەبلیغە لەلایەن ڕەب العالەمین. ئیسلام دینی معتەبەرە لای خوا سوبحانه وتعالى. ئیسلام بە معنای ئەوەی کەوا فعلەن ملکەت بوون لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى ظاهرا وباطنا، بە هەموو شێوازەکانی ئەوەی دەرەچی و لە ناو دڵ و دەروونت بە هەموو شێوازەکانی عیبادەت پێویستە تەسلیمی خوابی سوبحانه وتعالى. ئەگەر جار بەجاریش بە فیتی شەیطان و بە نەفسی ئەمارە بالسوء، بە زەبری نەفسی ئەمارە بالسوء سەرپێچیش بکەی، پێویستە پەشیمان بیۆ بگەڕێەوە ناو دائیرە و با بڵێن ئیعتراف بە خەتەی خۆت بکەی و داوای لێبوردن لە خوای گەورە بکەی. ئیتر مسلمانەتی و ئیسلام بە مانای ئەوەی دەیکەوە فعلا تەسلیمی خوایبی بە ظاهری و بە باطنی بەو دین و شریعەتەی کەوا ناردیتی. ئەو دینەیە معتەبەرە لای خوا سوبحانه وتعالى. ئیتر باس لە ئەهلی کتاب دەکاوانەی کەوا ئوتوا الکتاب دەفەرمی کاتێکەوە خلاف لە نێوانیان پەیدا بوو، ئەوجا لە پەیامەکەی خۆیان لە دوای مردنی پێغەمبەرانیان عەلەیهیمو سڵات وەسەلام، یاخود لە مەوقیفیان بەرامبەر بە پێغەمبەری خاتەم عەلەیهی سڵات وەسەلام کە خلافیان لێ پەیدا بوو، خۆ لەبەر ئەوەی نەبوو عیلمیان پێ نەبوو داخوا ئەو پێغەمبەرە هەوەیان نا، لە کتێبەکانیان باش وەسفی ئەو پێغەمبەریان لێ کرایە عەلەیهی سڵات وەسەلام، و نەک هەر پێغەمبەر باسی قورئانیشان لێ کرا و باسی سەحابەی پێغەمبەریشان لێ کرا، وەکو لە ئاخری سوورەتی الفتحدا دەفەرمی کە نمونەی سەحابەکانیش هاتیتەوە لە تەورات و لە ئینجیل. کەواتە لەبەر نوقسانی عیلم نییە ئەوان خلاف لە نێوانیان پەیدا، هەندێک بڵێن هەوە هەندێک بڵێن هەونێ، نە، ئەد لەبەر چییە؟ لەبەر ئەوەی ئیلا بەغیان بەینەهم، بە سەبەبی بەغی بوو، بە سەبەبی زوڵم بوو لە نێوان خۆیان. بەغی و زوڵم ئەوەیە کەوا شتێک لە جێگای خۆی داینەنێ، عەدل ئەوەیە لە جێگای خۆی دایبنێ. کەواتە بەڕاستی ئەسڵوا بوو ئەوان پەیامی پێغەمبەرەکەیان عەلەیهیمو سڵات وەسەلام قبولیان بی، تەحریفی نەکەن، دەستکاری نەکەن، و کاتێکیش کەوا لە ناو پەیامەکەیاندا ئیشارەت بە هاتنی پێغەمبەری خاتەم کرا پێویستە ئیمانی پێبینن، ئەوە عەدلە. بەڵام ئەوان هەستان دەستکاریان کرد و بەغی و زوڵمیان لە نێوان یەکتری کرد، کەواتە بۆ ئەعتباری ئەوە زوڵمە. و هەروەها وەکو زۆرێک لە مفەسرین دەفەرمون بەغیان بەینەهم واتە حەسەدەن بەینەهم، بە سەبەبی حەسوودی، لەبەر حەسوودیش زۆرێکە لە زوڵم. بەڕاستی حەسوودی زۆرێکە لە زوڵم. زۆرێک لە ئەهلی کتاب لۆی ئیمانی بە محەممەد المستەفا نەهینا صلی الله علیه وسلم لەبەر ئەوەی پێی غەدر بوو،
ئەو شەڕەف و گەورەیەی کەوا بریتێ لە بابڵێن پەیامی خاتەم بە غەیری بەنی ئیسرائیل بدرێ وەکو حەسوودیەک. بە هەر حاڵ ئیتر حەسوودی لە نێوان یەکتری، حەسوودی لە نێوان یەکتری کە بەشێکە لە زوڵم وای لێکردن کەوا خلاف لە نێوانیان پەیدا بێ ئەگەر نا عیلمیان هەبوو. کەواتە وەکو زانایان دەفەرمونون کاتێکەوە ئێمەی مسلمانیش ئەگەر بێت و هەموو شەریعەتی خوا پێی پابەند بین، هەمومان ملکەت بین لە بە قورئان و سونە، وەڵڵاهی خلاف ڕوونادا. بەڵام خلاف لەوەی ڕوودا کەوا هەندێک وەربگرین و واز لە هەندێکی دیکە بینین، لەوەیەوە خلاف ڕوودەدا. لەوەیەوە خلاف ڕوودەدا کەوا حەسوودی لە نێوانمان هەبی، زوڵم و دووبەرەچی لە نێوانمان هەبی. بەڵام ئەگەر بەو شێوین کە خوا دەوێ هەمووی ملکەت بین لە بە قورئان و سونە، نە حەسوودی بە یەکتر دەبین، نە زوڵمیش لە یەکتری دەکەین، ئیتر لە نەتیجەشدا نە خلاف دروست دەبی، نە دووبەرەچیش دروست دەبی. ومن يكفر بآيات الله، هر کەسێک کوفر بە ئاەتەکانی خوا بکا سبحانه وتعالى، هەر کەسێک کوفر بە ئاەتەکانی خوای گەورە بکە، ئاەتەکانی کەونی و ئاەتەکانی شەرعی. کاتێکەوە کەسێک کوفر بە ئاەتەکانی خوا بکە لە ئاەتە کەونیەکان، ئەو هەموو ئاەتانە، ئەو هەموو عەلامەتانەی کەوا لەو وجودەی هەیە لە زەڕێش هەتا مەجەڕێک لە خودی خۆمان، هەمووی بەڵگەیە لەسەر وەحدانیەتی خوا. هەر کەسێک کوفر بەو ئاەتانە بکە و هەروەها کوفر بە ئاەتەکانی شەرعی بکە کە بریتە لە قورئانی پیرۆز و هەروەها لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم، لە معجزاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئەوەی کەوا ثابتە هەر کەسێک کوفری پێوە بکاتن، ئیتر ئەو شێوازی کوفرەش وەکو زانایان دەفەرمون چ بە تەکذیب بی، واتە بە درۆی بزانی والعیاذ بالله، یان بە عینادی بی، دەزانی ڕاستە بەڵام ملکەز نابی لە بۆی نەتیجەکەی ئەوە پێ کافر دەبیتن. ومن يكفر بآيات الله، أو كفر بآياتكاني خواهي قولبك باش بزان فإن الله سريع الحساب، فاء تعقيبيه وإني تأكيده كواتا باش بزان ببي قمان خوا سريع الحساب، واتو هرشي أو كفر بك بزاني كوا لو روجي كداديك يوم الحساب خواهي قول حسابي لقلدك، وخواهي قول سريع الحساب، سريع الحساب لو كوا لهاتني روج قيامت، لبل كل ما هو آت فهو قريب، ئەوەی کەوا دادێ ڕۆژی قیامەتیش وادێ هاتیە و بەڕێکەتیە نزیکە لێمان، خوای گەورە بە خێراییش دەیهێنی و هەروە سەریع الحسابە. لەو کاتێکەوە حساب دەست پێ دەکا، خوای گەورە سوبحانه وتعالى بە خێرایی هەر حساب لەگەڵ هەموو بەندەکان دەکا لە ئادەمەوە هەتا خاتەم، هەر هەمووی حسابیان لەگەڵ دەکا سوبحانه وتعالى. وەکو زانان دەفەرمون لە دانە ڕۆژێکدا لەگەڵ هەموو بەشەریەت خوای گەورە حساب دەکا، یەک دانە ڕۆژ. بەدەلیلی چی؟ بەدەلیل ئەواتەی سوورەتی ئەلفورقان کە خوای گەورە باز لە ئەهلی بەهەشت دەکا کە وەصفیان دەکا کە بەهەشت وأحسن مقيلا، أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا کەواتە ئەهلی بەهەشت چاکترین جێگا کە ئیستقرای لێ دەکەن و چاکترین جێگاکەوە قەیلولەی تێدا دەکەن. دەڵێن ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوا خوای گەورە لە دانە ڕۆژێکدا حساب لە نێوانی بەندە تەواو دەکا و بەندەکانی تەواو دەکا و ئەهلی بەهەشت دەچن قەیلولە لە بەهەشت دەکەن. خوای گەورە لەوان مەحسوب بکە ئینشاءالله. ئەهلی بەهەشت دەچن قەیلولە دەکەن، واتە ئەو نوستنەی کەوا تایبەتە بە نیوڕانان لەوێن دەرێ قەیلولە دەکەن لە بەهەشتدا، کەواتە هەموو حسابی بەندەکانی لە دانە ڕۆژێک تەواو دەکاتن. کەواتە ئەو خوای کەوا لە لەحزەیەک ڕزقی هەموو بەندەکانیدا و هەمویان دەژیێنی، لە لەحزەیەک و لە کاتێکی کەمیشدا دەتوانی حساب لە نێوان هەموو بەندەکانی بکە. فإن الله سريع الحساب. ئەوە هەڕەشەیە بە تەئکید لەوە کەسانێکی بێباوەڕ کەوا ئەوانەی کوفر بە ئاەتەکانی خوای گەورە باش بزان سريع الحسابە، خوای گەورە سريع الحسابە کەوا قیامەت دەینی و لەوێن دەرێژ بە خێرای حسابیان لەگەڵ دەکا. فإن حاجوك فقل أسلمت وجهي لله ومن اتبعن. خواهي يقول أوزب پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم وهروها بهمو أوانيك ومخاطبا بقرآن بيروز أجر فإن حاجوك هاشتا مناقشان لقل كردي أواني آمادنين من الكذب لبو إسلام إن الدين عند الله الإسلام أو زل أهل كتاب ولا غير أهل كتاب مناقشة لقل دكان داني حجد لسربين وكوار راسني أو قضية بتايبتي وحدانية خواهي قولة أتوي إعلاني بك فقل بلي بفخر شانازي وبلي فقل أسلمت وجهي لله ومن اتبعن بلي يا رسول الله أمن خوم تسليمي خوا كردي بخوم أواني لقلي شمدان كواتا
بە فەخر و شانازیەوە لە کاتی ڕوبەڕووبوونەوە لە مەیدانی با بڵێن بەڵگە و دەلیلدا بە فەخر و شانازیەوە بڵێ ئەمن ئەسلەمت وەجهیە لله ومن اتبعن. ڕاستی ئەسڵ وایە مسلمان وابی بە فەخر و شانازیەوە ئیعلانی عەقیدەی خۆی بکە. ئەسلەمت وەجهیە لله. وەجه واتە دموچاو، بەڵام زانایان وەکو دەفەرمونون واتە کاتێک کە دەڵێ دموچاوم تەسلیمی خوا کرد کەوا دموچاو ئەشرەف جێگای ئینسانە و ئامادەیە لەسەر خاک دای بنێ لە پێناوی خوا. ئیتر کە دموچاوم تەسلیمی خوا کرد واتە قەلب و قالبم هەمووی تەسلیمی خوا کرد، خۆم تەسلیمی خوا کردیە. فقل ئەسلەمت وەجهیە لله، خۆم تەسلیمی خوا کردە، خۆم تەسلیمی دینی خوا کردیە. خوا وا دەفەرمی سبحانه وتعالى کافیە. فقل ئەسلەمت وەجهیە لله ومن اتبعن، بڵێ خۆم تەسلیمی خوا کردێ و ئەوانەی متبعی منیشن. کەواتە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم ئیعلانی بکە کە خۆت تەسلیمی خوای گەورە کردێ بە خۆت و ئەوانە ئیتیباعی تووشیان کرد. کەواتە ئەسڵ لە مسلمان چییە؟ متبعی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم. متبع بی، مبتدع نەبی، شتێک نەینێتە ناو دین کەوا پێغەمبەر نەیکردیە صلی الله علیه وسلم. متبع بی، متبع بی، ئەو پەڕی شوێن کەوتەی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم. کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی تەسلیمی خوای گەورە کردێ واتە ئەتوش هاوشێوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆت تەسلیمی خوا بکە سبحانه وتعالى. قل أسلمت وجهي لله ومن اتبعن وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم. أو جاء بكسانك بڵێ لەوانەی کەوا مناقشە لەگەڵ دەکەن للذين أوتوا الكتاب، ئەوانەی کەوا أوتوا الكتاب لە جوولەکە و لە دیانەکان و ئەوانەی کە ئەهلی کتابن، وهروها والأميين ئەوانەی کەوا نەخیندەوارن بە مصطلحی قورئانی پیرۆز، ئەو کەسانەی کەوا ئەهلی کتابێکی سەماوی نین، کەواتە علم لای خوای گەورە سبحانه وتعالى کتابی سەماویە. بەڕاستی کتابەکانی سەماوی علمیان تێدا، ئەوەی کەوا غەیری ئەهلی کتاب بی واتە خاوەنی کتێبێک نەبی لە تەورات و ئینجیل و زەبوور و قورئانی پیرۆز، ئەو کەسە ئومیە نەخیندەوار ئەگەر پرۆفیسۆریش بی لە علومەکانی دیکە، ئەو بەعتیبار قورئانی پیرۆز لەبەرەوەی علمی صحیح لەو کتابانەیە کەوا لەلایەن خوا هاتیە سبحانه وتعالى، و هەروەها ئەو کتێبانەی کەوا هەڵێنجراوی کتێبەکانی خوان سبحانه وتعالى. کەواتە بە ئەهلی کتاب بڵێ و هەروەها بە موشریکەکانیش بڵێ کەوا ئومین نەخیندەوان لەبەرەوەی کتابیان پێ نەبەخشرایە، متبعی پێغەمبەرێک نین، پێیان بڵێ وقل للذين أوتوا الكتاب والأمين أأسلمتم، دێ ئەوە ئەمن خۆم تەسلیمی خوا کردێ. خوای گەورە کۆتا پەیامی قورئانە ناردی، تێمەش خۆم تەسلیمی قورئان کردێ، خۆم تەسلیمی تەوحیدی خوای گەورە کردێ کەوا لا إله إلا هو. دەی ئەنگۆش ئەئەسلەمتم، دەی ئەنگۆش ئامادەن تەسلیمی خوابن، تەسلیمی کۆتا پەیامی خوابن، ئەی ئەهلی کتاب و ئەی مشریکین، ئەی نەخیندەوارەکان ئامادەن تەسلیم بن. فإن أسلموا فقد اهتدوا، دەی ئەگەر تەسلیم بوون ئامادە بوون تەسلیم بن وەکو ئەتوو تەسلیم بووی فقد اهتدوا، بەڕاستی ئەوە ڕێگای هیدایەتیان گرتە بەر، خوای گەورەش مۆفەقیان دەکا، لەبەرەوەی سنەتی خوای گەورە وایە هەر کەسێک ڕێگای هیدایەت بگریتە بەر ئیتر خوای گەورەش هیدایەتی دا، ئەوەی هیدایەتی دەلالە و ئیرشاد ڕێنمونی قبول بکە خوای گەورە سبحانه وتعالى مۆفەقی دەکا، بۆی کەوا هدایەتی تەوفیقی دەدا سبحانه وتعالى. فإن أسلموا فقد اهتدوا، ئەگەر مسلمان بوون تەسلیم بوون ئەوە بەڕاستی ڕێگای هیدایەتیان گرتە بەر و خوای گەورە مۆفەقیان دەکا. وإن تولوا، ئەدەگەر پشتیان تێکرد، وإن تولوا فإنما عليك البلاغ، ئەگەر پشتیان تێکرد ئەوەی لەسەر تۆ یا رسول الله عليك البلاغ، فإنما عليك البلاغ، ئەوە لەسەر تو تەبلیغکردنە و پێگەیاندنە، ئەوە لەسەر تو تەبلیغکردنە و پێگەیاندنە. والله بصير بالعباد، والله بصير بالعباد، والله سبحانه وتعالى بینایە بەکار و کردەوەی بەندەکانی خۆی و ئاگادارە بەکار و کردەوەی بەندەکانی خۆی. کەواتە لێرەدا فإنما عليك البلاغ، وظیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وظیفەی شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە تەبلیغ بکە، حساب لەسەر خوایە، خوای گەورەش ئاگادارە بە بەندەکانی، دەیان بینی و هەروە پێیان ئاگادارە بە ظاهیر و باتینیان، بە ظاهیر و باتینیان. دەی باشە لەوان لێرە پرسیارێک بێت پێش، دەی باشە ئەگەر وەزیفەی پێیان سەڵ مجەڕەد تەبلیغە ئەدی جیهادی لەسەر چی، لە بۆ چی؟ دیارە خۆشەویستانی یەک لە کە وەکو لە سوڕەتی ئەلبەقەرەش باسمان کرد کەمیان زۆر
یەک لە پێداویستەکانی جیهاد ئەوە یاخود یەک لە مسەبیبەکانی جیهاد ئەوەیەکەوە کاتێکەوە ئەو تەبلیغە و ئەو دەعوەی ڕێگای لێ دەگیرێ هیچ عیلاج نامینێ پێویستە قووەتێک هەبیکەوە ئەو کۆسپە لا بدە تاوەکو ئەو تەبلیغە بگاتە هەموو بەندەکانی خوا تاوەکو ئەو تەبلیغە بگاتە هەموو بەندەکانی خوا سوبحانەهو وتەعالا کەواتە با بڵێن جیهادکردن یەک لە پێداویستەکانی تەبلیغە لۆیە خوای گەورە دەفەرمی وإن تولوا أجا بشتيان تكر أتو حسابيان لقلمك حسابيان لسر خوايا سبحانه وتعالى فإنما عليك البلاغ أو إلى سرتوتها أنها تبليغ لا مقابل ذا والله بصير بالبلاغ الله سبحانه وتعالى بینایە و ئاگادار بە بەندەکانی کاتێک کە دەفەرمێ بینایە و ئاگادار بە بەندەکان واتە حسابیشیان لەگەڵ دەکات حساب لەسەر خوایە سبحانه وتعالى لەخوای گەورە دەپارن لەو کەسانی کەوا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو فەرمانی خوا سبحانه وتعالى خۆمان تەسلیمی دینی خوای گەورە بکەین و هەروەها ئەو جورئەت و ئیمانەشمان تێدا بکەوە فعلا دینی خوا بەو شێوەی بگەینین کە خوا دەیەوێ وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون